بخير بن تماشاکردنا کورتکونش دنگی امریکا راستخواه لکنال NRT تیواشادن دیار روشا بریتانیا و توایا اوروپیا نزل على بعد دقل بريارة دركتنا بريطانيا جي يكتيا اوروبي بري هرتشتي كاريغريا خراب لسر روشا آبوري دبا ولسر بازار درافي ين جيهان وين بريطانيا جي بهاي باوند درافي بريطاني جي هاتيا خواركو نزمترين جها نزمترين است ددمي 10 سالان دا جبو في برسي قالوا چما يعني بريالة بريطانيان اف بش بيني ندكر دقال ما جستوديا دنجي امريكا للندني بريز هشيار عابد شافدري سياسي كاك هشيار حساب بريطانيا خلد بون ونها او بخو حسيانا باورنا كم حسابك جدي كربن بو احتمال دركتني بس وانا عندك حسابات كربين للحقيقة جوابين دركتنا بريطانياش اوروبا هند كاركي مزنا هند تأثير السر حمي آلات آبوري وسياسي وسوسيولوجيت كد كو حتى هكر بفيا بانجين كارين خو حاضر بكن بو كاركي هوسا مزن مشكلة وبي اف حاضر بينا هكر حجمك يقالك برشاف با داخل اتهام حكومتك كو اوت هاي خو حاضر كن بو جيابينه و بيخوش جياب بن برهند وانا حتى خو حاضر كريوانا جيب شكل محدود بي بيش بري دنگدانا تمام کاگوشیار باز لەوە دەکرێت کە نێزیکەی 3 ملیۆن کەس لە بەریتانیا واژویان کردو و داوای ڕفراندۆمەکی دیکە دەکەن. ئایا شیانی ئەوە هەیە و ئەگەر ئەوە بکرێتن ئایا سەرک وەزیری بەریتانیا دەیڤید کامێرۆن دەتوانێتن دەزانی پەشیمان بێتەوە دەست لە کار بچێشێتەوە دەست لە کار کێشانەوەکە ڕابگرێ؟ ڕاستی باوەڕ ناکەم چونکە ئەمە ئەو پتیشنی پێڵێن بۆ ئیمزاکۆکردنەوە لە حقیقەتا یەک مانگ پێش دەنگدانەکە لەلایەن یەکێکەوە دانرابوو کە خۆی پشتگیری ئەوەیە کرد کە دەرچن لە ئەوروپا بە ناوی لیف کەمپین ئەوان تەوەقوعیانە کرد ممچینە بدۆڕێن بەڵام بە حەجمێکی زۆر بچووک بە نسبەیەکی زۆر بچووک بدۆڕێنن و ئەویست بۆ ئەوەی ئەگەر لە حاڵەتی چیاوا بێت دیسان دەنگدانەوە ببێتەوە پتیشنێکی ئامادە کرد بەڵام ئێستا ئەوان بردیانەوە لایەنەکەی تر و ئەو پتیشنە ئەو ئیمزاکۆ کاتەوە گەیشتۆتە خۆی نزیکی 4 ملیۆنی داوە ڕەفەرەندۆم لێرە لە مەسلەی ئاوا گرنگە بڕیارێکی نهایی و کۆتاییە من بە ئاسانی نابینم بتوانن ئیعادەی بکەنەوە باشە کاکوشیار ئەو کەسن و دەنگ داینە vê biryarê çawa ڕوبڕووی vê rastiyê dibin بۆ نمونە مەسەلا ئابووری بەهای دراوێ برێتانی تێتە خوارێ ئیرۆ وەزیری ئابووریە دەبێشتن ئەوێنە چار بن باجێ زێدە بکەن خەرجیە کێم بکەن یعنی ئەو کەسن و دەنگ داینە جودابوونی چاوا ڕوبڕووی vê rastiyê dibin قالك نوك من هندك كاجي اخفتيه شخصيا نو از بيسم سر اخباره قالك شوانا كو دنگ داينا بو بجبلن نو ها پشيمان نو تقولن منات زاني مساله ولويا اجا نو كه هكا دنگ دان شبته و ممكنه دي بحجمه كي قالك مازن دي خلك بريطانيا دنگ بو مانه منن پاوان دنگ هندی هات خاره کودویت تو بچی سال 1987 بری کو ببینی بویم آوایی و مستوایی هاتی خارج کنو که گلک یک نظم بی و ضعیف بیه و تأثیر خود پشی چند روز و چند ماه ده زیده ترجی بتن و جا اف لکفتنه ده گلک جه خانی بتن دوان روژت بید بەڵێ کاگوشار خۆ دەزانی کە ئەوانەی کە دەنجیاندا بمینێنەوە زیاتر لەندەن بوو هەروە هەرێمی سکۆتلاندا بوو کە ئێستا ئەوان داوا ئەکەن کە لەو یەکێتی ئەوروپا بمینێنەوە ئایا مافی ئەوان هەیە بتوانن لە یەکێتی ئەوروپا بمینێنەوە وەکو هەرێمی سکۆتلاندا؟ هەرێمی سکۆتلاندا دەمێکە هێزێکی بەقوەتی تیا حیزبی بەقوەتی تیا کە ئێوێ جیابێتەوە و ئێستاش ئەوە بە بەهانەیەکی تازە ئەزانێ کە فرسەتێکی باشی بۆ هێناوە چونکە ئەوان بەڕاستی زۆر بەوازەحی زۆر بە نسبەیەکی زۆر گەورە لە 1970 تێپەڕاند کە ئەوانە پێیان خوازیاری ئەوەن بمینێنەوە لە ناو یەکێتی ئەوروپا و بۆیە ئەوان ئێستا ئایانەوێ
ئەوە بقۆزنەوە کە ئەوە ببێتە هۆی جیابوونەوە بەڵام لە ڕووی قانونیەوە ئەوە ناتوانن ڕێگری لەوە بکەن کە بەریتانیا جیابێتەوە لە ئیتیحادی ئەوروپی و هەتا ئێستا میکانیزمێکیش نییە کە هەرێمێک لە وڵاتێک ئەندام بێ لە ئیتیحادی ئەوروپی بەڵام وڵاتێکە خۆی ئەندام نەبێ. کاکوشیار توزانی ژبلی و مەسەلێن ئابووری و کاریگەریەک خراپ هەیە گرژی سیاسی دناف ئۆروپیان پەیداکردن ینی ئەف بریارە بریتانیا گرژی سیاسی بوون ئیرۆ توزانی یەکەتی ئەوروپی کۆمبوونێک مازن هەبوو چ ژوێ کۆمونی دەرکەت چ تشتی نو هەیە چ بەحس هەیە؟ حتمما مفاجاکی گەلک مەزن بێ بۆ هەمید یەکەتی ئەوروپا و باوەڕکم وەنە باوەڕ نەتکرد ینی ئەوروپا مفاجعە بۆ ئەوروپیا بۆ فەرەنسا و ئەلمانیا گەلە مەزنترش ژیاڤێرێژی و ئەس باوەڕکم دێ ئەف مفاجا دێ خراپترژی بتن وەختی وەرەو شەوانە دێ خراپترژی بتن نوها هەڵوێستێ ئەوروپیا گەلک توندە وەنۆ دەوێت بەریتانیاش زیترین وەخت دەرکەوێت بەس بەریتانی نەگەلک پەلایە بێجا ئەvە مشکلێکی مەزنێت چێکری هشار عابد چاودری سیاسی ژێ لەندەنی دەگەل نەبوو سپاس کاکوشیار سەرچاو